بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەشدا لەگەڵ ڕۆماننووس و نووسەر پەیکەرتاش مامۆستا خەسرە و جاف درێژە بە گفتوگۆکەمانە دەین. کا خەسەوە بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. لاڵقەی پێشوودا پرسیاری ئەوم لێ کردی کە یەکەم ڕۆمانی خۆتۆ لە ئێران نووسی کۆردەرە. فکری ئەو ڕۆمانە زۆر حەزەکەم ینی ئەو پرسیارە ڕوبەڕوو بکەمەوە دیارە خۆشت ئاگاداری کە هەندێک جار باسی ئەوە کراوەکە تۆ کەڵکرد لە ڕۆمانێکی کەسێکی تر وەرگرتووە بۆ ئەوەی ئەو ڕۆمانە بنووسی. لێرەیە تۆ ئەگەر ڕوونکردنەوەی تر بدەی چییە؟ من ساڵی هەشتا کە گەڕامەوە بەڵێ نەکەس بە تەلاسازی دەمنا منیان دەناسی نە بە نووسەر. بەڵێ ئەدی کەوتمە متالعاتی ئەوە کە چۆن خەڵک وەک تەلاسازێ بمناسێ و چۆن دەستکەمە نووسین چون خەڵک نەیەزانی بە خۆم دەناسی. لە پێشە باسی تەلاسازێک بکەم جاوە دێمە سەر ڕۆمانەکە باش. هەڵتام کەوتمە دەفتەرێکم کردو مەکتەبێکم کردو کە هەر ئیشەکەی ئەو ئیشەی کە لە دەرەوە کردو لە بەغدای شەبیکەم. مەکتەبێکم کردو و کەوتمە ئەوەی کەوا چۆن خەڵک بمناسێ وەک تەلاساز. هەڵسام لەناو چەندین دەوڵەمەە بڕێکیان مەناسی چون وەک دەزانی تەلاسازی پیشەیەکە پیشەیەکە بۆ فەقیر نییە بۆ دەوڵەمەنەکانە یا بۆ دەوڵەتە یا بۆ دەسەڵاتە. ئەوە اختصاصی تەلاساز ئەوەیە. هەڵسام وتم من ئامادەم دیزاین بکەم و سەرپەرستی دیزاینەکەش بکەم بێپارە بە یەکمەت جێگەی زەویەکەیم بەدڵ بێ و تا لەسەر کاغەزە ئەتوانێ گۆڕانکاری بکە. بەس کە دەستم کردە کار حەقی وەچ نییە. من دەمەوێت ئەو سیستەمەی کەوا خۆم پێوە ناسرااو بوو ئەوەیش لە عێراقا پیادە بکەم. فعلا سەرجەم 4 ڤیلام کرد بە بێپارە. بەڵام مەرجەکانیشم ئەوە بوو وەکوتم حەزمەکرد کە زەویەکە لە جێگەیەک هەبێت کە خەڵک بیبینێ نەک لە سووت کوچە و پەس کوچە و کۆڵانەوە نابێ. و فعلا دوای 4 ڤیلاکە ئێدی وتم من حەقی خۆمەکەەوە لەمەوەدا هەر کەسێ بێت بە پارێشی خۆڵ ناگرێتی حاڵەتێکی تر ڕەوجات سیستەمی گوڵتەی ڕووی ساختمان یاوەکو ڤیلاکان و سیستەمی جەبل ڤالیۆم لە عێراقا نەبوو. من کلمە باو ئەوانەی کە لە ئەمری منابن و ئێستا یعنی مهندس بنەوانە باشە زانن و ئەوانەیش کە لە تەلەبە بوون وەکووانە ئەو سیستەمەیان خۆندووەکە کێر سەرەتا ئەمەدایەنا. ئەوە سیستەمی حاڵەتی معماریەکەم بە حەقیقەت بڕێک خەڵک من دیزانی خانۆکەیم نەکرد بوو ئەیوت ئەمە خەسە و جاف. باشە ڕۆمانەکەم هەر لەبیرە بەڵام تۆ وتت ئەم تەلارسازی بۆ دەوڵەمەنگ و دەسەڵات و حکوومەتە مەسەلەن تۆ بۆ دەسەڵات نەمشت کردووە بۆ بەرپرسەکان هیچ کەس ئللا بۆ ئەشخاصی عادی نەوێ باەکێک چۆن ینی من زۆر کەسێ منی خۆشی بەڵام هیچە ڕقێتی لێم تا ئێستا با خاڵێک بەسەر منەوە بکرێ یا گردیوان ئێستا یا باسییان کردوێ. کار بەوە نییە کە فەیسبوک دنیە و بەخواش دەدا دنیە بە عالەم دەدا. ئەوە نە پێوەرە نە قیاسە نە بۆ چاکە نە بۆ خراپە
بەڵێ بەهەرحاڵ کارم بۆ تۆ کردو بۆ ئەو کردو بۆ ئەو ئەشخاصانە کردو بەڵام وەکوتم کاری تەلارسازی هی چینی دەوڵەمەندە دەوڵەمەندە من لە هیچ مناقەشەیەکی حکوومەتە بەشدار نەبووم مقاولیش مقاول نەکردووە مقاول نەبوو بەڵام باسی ئەوە ژەکرێ کە حکوومەت یاخود سەرۆک کۆماری عراقی ئەو کاتە سەدام حوسێن گوایە وتوێتی کە حەزەکات کە تۆ بەشداروی لە شتی وا هەیە لە تەلارسازی عراقی یاخود لە دوای ئەوەی کە شۆرەتم پەیدا کرد بەڵێ ڕۆژێک لە ئۆفیسەکەمە دانیشتە بووم کابرای کاتە زۆرە دانیشت وتی من ڕئیسی دایرەی هەندەسی دیوانی سەرۆکایەتیم بەڵێ وتی تەوجیه وایە کە تۆ بێی لەگەڵ ئێمە ئیش بکەی تەوجیه وایە معنایەوەی قسەی سەدام حوسێنە بەڵێ ئەگەر من بڵم وتم وەڵام نایکەم و چی و ئەوە درۆیە هیچ کەسێک نەیدەوێرا ناوێرێەوە ممکنیش نییە کە بڵێ نە لەو سەردەما ئەگەر تۆ لە بەغدا بیت و بە سەدام حوسێن بڵێ نە من وتم وەڵام ئەمە شانازیە کەوا من لەگەڵ ئێوە ئیش بکەم بەس من مەرجێکم هەیە منم زانی کە سەدام حوسێن حتا لە دیزانی پەنجەرەی شار دەخالەتەکە ئەوە لەبەرەوەی یەکی لە مهندسەکانی بەلام و ئیشی دەکرد ئەوەی پێم وتو بوو بەڵام ئەو ڕئیسی دایرە نێزانی کەوا منە مازانم وتم من یەک مەرجی بەسیتم هەیە ئەو دیزانەی ئەکەم حتا وەکو تۆ یعنی قەبدم ڕئیسی دایرەی هەندەسی حتا وەکو تۆ حەقیوت نییە کەەوە دەخالەتی تیادا بکەی ئەم مەرجەم بۆ ئەسەلبێنی بەس من قەزم حتا وەکو تۆ یعنی من ئاگاداری ئەولا نیم وتی باشە من هەفتەی داهاتوو دێمەوە بۆلات هەفتەی داهاتوو من خەریکم هاتم بۆ کوردستان چون ئەگەر مەجبور بکرا بامە کە لەگەڵ ئەوانە ئیش بکەم بە حەقەت هاتم بۆ کوردستان دوای هەفتەیە ئەو برادرە هات وتی وەڵا قەیناکە جارە لێگەڕێ ئینشاءڵڵا لە دوایە پێکەوە کارەکەی پێکەوە کار دەکەم نەجاتم بوو لەوەی من کە هاتمەوە دەستم کردە خۆدنەوەی ئەوانەی کە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە نووسرا ئەو شارانێکە نووسرا ئەو چیرۆکانێکە نووسرا سیرم کرد ئەوانەی کەوا من نووسیمە ئەگەر لەمانە باشتر نوێ لەمانە خراپتر نییە ڕۆمانی کۆردەرەم نووسی سیستەمەکە سیستەمی مەسائلی ئەمنی عێراق بوو مصلح جەلالی چەند تو لەو تانجێکی هەبوو ئەمانە من لەگەڵ مصلحا ڕێک نەبوو ئەمانە کەوتنە تەقەوە لە خەرسە و جاف کەوا ئەم ڕۆمانە ڕۆمانی ئەو نییە من ئیستا چەند ڕۆمانم هەیە ئەلعان ئێستا زیاتر لە 16 ڕۆمانم نووسی هەر ڕۆمان کۆمەڵی ژمارەی کتێبەکانم 81 کتێب لە کتابخانەی کوردیایە ئەوانەی ڕەخنیان لە من گرت کوان لەکوێن کوان خەرسە و جاف هەیە مەوجودە و لەم عمرەیشە ئەوسانێ بەڵام مامۆسا ڕەخنەکە لە جێگەی خۆیان بوو وا بوو ڕۆمانێکی تر هەیە بەو ناوەڕۆکە لە ئێران بڵاوکرابێتەوە ئەبەدەن بەرعەکس حزبی شیوعی عێراقی نامەی تەشەکوری بۆم نووسی لەبەرەوەی قارەمانی ڕۆمانەکەم یەکێک بوو لە ئەندامانی حزبی شیوعی بەڵام ئیتر ئەوان ئەو کۆمەڵی با بڵێن تو لەو تانجەکانی مصلح جەلالی و شوعبەی سێ ئەمن کردیانە هەرا بڵێ ئەمە دزیوێتی ئەمە هی کێ و بەرحاڵ هەتا وەکو
مصلح جلالي خوي بەڵێ ڕۆژێک تەلیفۆنی بۆ کردم وتی تۆ ئەمانە بەهی منەزانی وتی وەڵا خۆ ئەمانە مۆزەفی لای تۆن خۆ لە دایرێکی ترە ناتوو ئەمانە مۆزەفی لای تۆن بەهەرحاڵ هەڵتام چوون بۆ لای مەسعود محەممەد عەلاقەم لەگەڵی هەبوو ئەو ماوەیە وتی مامۆستا چی ئەوە ئەو خەڵقە بواکەن وتی گوێ لێ بێ ئەوانەی لێ دەنووسن دوو ئیستیفادەیەکەن یەکیانەوەیە لێتی نووسیە و تەواو بەڵام تۆ لە ئیستیفادەی دووهەم مەحرومی کە وەڵامی کەس مەدەرەوە وتی نییە بە ئەندازەی من نووسەری کورجی نەوی پێدا بێ ئەمە قسەی مەرحومی مەسعود محەممەدەکە وتی نییە بە ئەندازەی من نووسەری کورجی نەوی پێدا بێ بەڵام من جوابی کەس نادەمەوە تەوسیر یەکەم جوابی کەس نەدەیت وتی با شعرێکی ناریت بە بخێنمەوە وتی ناری بە خۆی دەڵێ نالی چییە مسی شوغەل خەریکی شیاکەی خۆ تۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو وتی تێگەیشتی وتم نەوەڵە وتی نانی خۆی بە خۆی دەڵێ چییە تۆ وەکو قۆلانچەی ئێمە گەرمیانی پێڵێن قۆلانچە قالۆنچە ئەو ئەلفە زیادە قۆلانچێ چییە وەکو قۆلانچە ببوورە گو دەگلێنی خۆ تۆ لای خۆی پەپولەیت و پەپولەی دەوری چرایت و ئەبێ باڵە دەستی ئەبێت تووشی سووتان بێ تووشی زۆر مەسائل هەیە وتی جا تەوسێتەکەم جوابی کەس مەدەرەوە من لەو ڕۆژەوە بە چاکە و بە خراپە هێدی وەسەڵی ڕۆشنبیری کورد هەر وەکو وەزع سیاسیەکە وایە مادام هەر باسی مامۆستا مەسعود محەممەد دەکەین تۆ دۆستایەتیی باشت هەبوو لەگەڵی لە دوایەوە بە قسەیت کرد ینی بە قسەی ئەوت کرد ئێستا بە قسەم کرد ناسیحەتەکانی بە قسە کرد تا ئێستا بە چاکەیەکی ئەگەر دەجار دەربارەی ڕۆمانەکانمی نووسیوە کە زۆریش هەیە دەنووسێ تەشەکورێکم لێ نەکردو و کەسانش کە ئەو وەختە کە ئەو زوڵمەیان لە من کرد بە کەسیشانم هیچ ئیرادێک نەگرد و هیچیشم نەوتووە چون پابەندی ئەوە هەم کە ئینسان بە مەزڵومێتەوە جوانترە تا زاڵم بوون ئێدی ئەگەر چی زوڵم بۆتە دیاردەیەکی ڕەوا لە وڵاتی من و تۆ لە ناو ملەتی من و تووە کە بێ ئەوەی بدانێ با لەکوێوە دی لە خۆیەوە کەوتۆتە سەما و سوڕنا لێدان مامۆستا تۆ باسی شتێک کرد باسی توولە و تانجیەکانی مۆسلح جەلالی بەعس توولە و تانجی زۆر بوو ئەرە وەڵات زۆر بوو زۆر خوا ماگرێ طبعا ئەوەنە زۆر و کەروێش کەم بوو بەڵێ کەروێش کەم بوو بەڵێ مامۆستا زۆر جار باسی قەڵەمە بەعسیەکان ئەکرێ ینی کتێبیشی لەسەر نووسراوە و تەنانە ناوەکانیان دیارەوە ئەمانە ئێمە باسی ئەو نووسەرانەکەین دوانی تۆ لەو تانجیەکان هەر هەمیشە هەن بەڵام باسی ئەو نووسەرانەی کە ناچار بوون لەگەڵ حیزبی بەعسا ئیش بکەن ناوی منیتیان نەبووە ئەبەتە نە ئەوە ناڵێم من باسی ئەو کتێبانە ناکەم بەڵام مامۆستایانی ئەڵێم ئەوانەی کە نووسەر هەبووە کە مەسەلەن ئەڵێن ناچار بووە لەگەڵ حیزبی بەعسا کار بکا بۆ ئەوەی مەسەلەن خزمەتی ئەدەبیاتی کوردی بکە خەڵکی وا هەبووە من قەناعەتێکی ترم هەیە بەڵێ ئەو خەڵقە زۆرتر خۆی خەریکی شتی وا بوو زۆر کەم ممکنە لە ترسا ئەوەی کرد بێ کەم هەیە زۆر کەمە ژمارە زۆرەکە کە بوو
خۆی سەرناشەنی کردووە یعنی بە قەنەعەتەوە ئیش بە قەنەعەتەوە کردوێتی یا هەر نەبێ بۆ سازان وای پێ باش بوو کە سەری سەلامت بێ و گیرفانشی گەرم بێ کەواتە من جەناب لەوانە نەبووی خۆ بڵێ جەناب لەوانە نەبوو ئەگەر ناوم هەبووە لەم قەوایمانە کە دەرچوو یەک جار ناوی منیان دەبرد بەڵێ مامۆستا من لە شوێنێکا بینیم یەک ئەمە تۆ پیاوێکی کە بە سەراحەت قساکەی بۆیە ئەو پرسیارە لێ یەکەم باسی یەکێکەکەن حەمید سەعید سەرۆکی یەکێتی قوتابیانی عێراق باسی بووە بەڵام پێشەکی بۆ کتێبێکی تۆ نووسیوە ئەوە چۆنە چی نووسیوە پێشەکی بۆ کتێبێکی تۆ نووسیوە من عەلاقەم لەگەڵ حەمید سەعیدا بوو بەڵێ وەکیلی وەزیری ڕۆشنبیری بوو وەک ڕەفیق وەک ڕەفیق خۆ ئینسان ناتوانێت بە تەنها بژی تۆ ڕەفیقی من ئێستا ڕەفیقی پارتیم هەیە یەکێتیم هەیە ئیسلامیم هەیە شیوعیم هەیە هەموو جۆرە خاوەن مەبدەیەکم هەیە بەڵێ ڕەفیقی بێلایەنیشم هەیە سەدان مەلا ڕەفیقمە سەدان کەسی تر ئەمە ڕەفاقەت بەو شێوەیەکەوە من قەت لەگەڵ ڕەفیقی خۆمە وەک ڕەفیق قسەم کردووە ئێستەیش هیچ پابەندی یانی چۆن ئەو حەزەکا لەگەڵ منابێ کەواتە ئەو وەکو ڕەفیقێک وەکو ڕەفیقێک و یەکێ دوو فەقەرەیش نەجاتی داوم یەکێ دوو فەقەرەیش نەجاتی داوم چۆن بە هەر حاڵ مەسائلێکی ئیخباری ئەوانەیە لێدام ئەو نەجاتی دام و منیش با منصب بم دوای هەڕۆژان چوومە بەر ماڵەکەی وتم چیت دەوێ بۆ بکەم دوای ڕوخانی بەعس بەڵێ بەڵێ وتی ئەتوانی بمگەێنتە ئەممان وتم بە بەیانیان خستمە ناو سیارەکەم ئەوەختە من حمایم لەگەڵا بوو حدودی 20 کەس حمایم لەگەڵا بوو بە دوو سیارە سێ سیارە بردم تا ترێبی لە ترێبیر کرد ماودیوە ئەچۆن بەزەوە ڕەفاقەت حەفز بکە مامۆستا ڕەفاقەتەکەی لێ دەرکەین ئەوە مەسەلەن خزمەتێک نییە بە بەعس کە تۆ کابراایکی بەعسی دەرکەی بۆچی دەریانی من وا نادەم منەوە خزمەتە بە خۆم بە ڕەفاقەت و ئەساڵەتی خۆم لەبەرەوەی من ئێستای زۆر کەس هەیە ڕەنگە زدی پارتی بێ یا زدی خۆم بێ یا زدی ئامۆزاکەیشم بێ بەس من دۆست ڕەفیق بوو من پابەندی ڕەفاقەت هەم پابەندی ئەخلاقیاتی ڕەفاقەت هەم ئەخلاقیاتی ڕەفاقەت ژمارەیە 1 2 3 4 5 6 7 ئەو ژمارانە بەلای منەوە گرنگە ڕەبتی بە ئایدەوە نییە ڕەبتی بە تێزی فکریوە نییە باش کەواتەوە مەسایلێکی ئینسانی و ئەخلاقی کاخەسە و تۆڵی من هیچ وەختێک فەرمانبەری حکوومەت نەبووم سەردەمێکی زۆر کەم نەبێت لە ئێران چۆن بووی بە فەرمانبەر لەوێ ڕاستت بێ من خۆم حەزم لە ینی فەرمانبەری نەلێک کارمەندی حکوومەت بڵێ نەبێ حەزم لەوەی نەدەکرد ئاخری لە نەوەکان خزمەکانم ناچاریان کردم کەوا بوویتە کارمەندی حکوومەت زەرەری نییە بەڵێ ڕۆژێک سالار جاف خدا ئەفریقا پێوتم من وا لێ وەرەگرم لای هۆیدا وەختە هۆیدا ڕئیسی وزەرا بوو کەوا تۆ وەزیفەیەک بدەنێ کە ویتە مۆزەفی حکوومەت دەدڵۆ پێی ڕازی نەبووم بەڵام ناچاریش بووم لەبەرەوەی خێزانەکەم موافقی ئەوە بوو کە کارمەندی حکوومەت بم بیکەم ئەجی ڕۆژێک لە ساعتێکی معەیە چوونە لای هۆیدا وەختە کە ڕئیس وزرا بوو وتی لە هیچ کەوی جێگە کار کردو وتم ناوەڵام من هەمووی 3 مانگە تەخەڕوجم کردو وتی حەزەکەی لە
شارەوانیە کار بکەیت وەڵام هەرکوێ هۆسان بێ بەهەرحاڵ تەلیفۆنی کرد بۆ مدیری شارەوانی تاران ئەو وەختە ئاغای نیکپەی بوو نیکپەی وتی من خۆم گوێم لێ بوو کە وتی پێوتی مهندسێک تازە لە کاغذی پێوەیە هیچ سابقەی نییە ئەینێرم ئەبێ دایمەزێنی وتی بەس ئەو وایوت وتی بە ئەندازەیەشی کە ئاگات لە کچەکان بێ ئەهلی شۆخی بوو ینی ئەهلی گاڵتە و ماڵتەوانە ما بەستی چی بوو لە کچەکانی ئەوت تێراسازێکە کەوا قۆزە و ئاگات لێوێ هیچت بۆ ناڵێ ملاحەزێکی ئەرێ بەرحەڵ لەوێ نردیان بۆ ئەوەی بووم بە ڕئیسی مهندسینی پارکەکان حەدایقی عامە پارکێک کرابوو لە جەنوبی شار پارکەکە بە ئەمری فەرەح پەهلەوی کرابوو منیان هەڵبژارد کە بڕۆم تەواو بوو منیان هەڵبژارد کە بڕۆم ئیستیلامی بکەم یعنی لە دەستی مقاتعەکار یا پەیمانکار وەری بگرم و من وەکو نیۆنەری حکوومەت وەری بگرم سێرم کرد 20 فەقەرەی نەکردو هەر نەیکردو ناگونجێ لەگەڵ ئەو عەقداکەوە لە بەردەست منە بوو بە مهندسەکانی وتم پێی بڵێ تا ئەو 22 فەقەرە ئەنجام نەدا من تەوقیعی ناکەم کابرا زۆر زل و زۆر بە قەولی معروف کلک زل بوو مهندسەکە وتی ئاغای جاف ئیمزاش کن ئیمزای کە بۆم هیچ مەسەلەیەک نەبووکەوە وتم وەڵڵا ئیمزای ناکەم دوای 2 ڕۆژ من لە لای مدیر کولی حەدایقی عامە لە ژوورەکە دانیشتم یەکی کاتە ژوورەوە بە جنێوزان بە جنێوزان تەبعا منی نەدەناسی جنێوەدان مدیر عام ئەمە چی وەها پێکراوێکە ئیرادی لە کاری من کردووە پدەری دەرێنم ئێتر مدیر عامیش لە مووقفێکی زۆر دەرحەرجا بوو ئەو من دانیشتو ئەو جنێوانەی کە ئیداداتە بە منی دەدا ئاخری گەیشتە کونەلووتم وتم گوێ بگرە ئەو جنێوانەی کە تۆ داتەتەم من ئەوانەی تۆ وتتە دە بەرابەر خۆت وەها پێکراوە ئیتر پێ هات وتم من بۆ مهم نییە تۆ حاشا حەزر چی قڕۆساغێکی وتی بە من واڵێ باخوا بۆی هەڵسام ئەو وەختەی هەر بازۆڵەیەکم ئەوە نەبوو خوا هەڵناگرێ فقط یەک مشتم لێدا 4 مەتر لەو داوا کەوت بڕە بدام چێکەی هەر چێکەی بڕێ بعد حاڵی تاجیل و مەحجیل بە کاک سەردار جافەوان قایم بوو یا هەر تووڕەبوون بوو والله ڕاستت بێ من بۆ مهم نەو دەرچم ئەسڵان خۆم بە ناچار بووم بە مۆزەف چەقۆکێشێکی ناردەدامان کە بە تەهدیدمان بکاو چەقۆکێشەکەش دەرکەوت خەڵکی کرماشانەوە زەردۆییە و دی ئێمەی باشە ناسی وتی وەڵا ئەم کابرا نەیوتوەوە کوردی ئەسڵان بەهەرحاڵ زۆر کۆشە ئەم لە ئاخری ڕەفیقێکی وەک جەنابەت هات وتی کاکە ئەمە ئیمزاکە بە سوئاگات لە دنیا نییە وتم باشە من ئیمزای ناکەم بەڵام من ئەستیقالەکەم جێی من بەیانی سەد هەیە توانێت بە زۆر بە ئاسانی بۆ ئیمزا هەر لەوێ وتم یەک دەقە بۆتە هاتوو بۆ ئۆفیسەکە بۆ دایرەکە هەر لەوای نەکەم نووسی چوم دام مدیر عام و وتم نەڕۆی
بيكوات ندري بەڵێ. ئەو شەشمانگە من مۆزەفی حکوومەت بووم لە حیاتما کەواتە بۆ حساب و کتابە بێ فریای کچەکان نەکەوتووی بڵێ فریای کچەکان نەکەوتووی بۆ 6 مانگ ئێدی ئەمە بەشێکە لەو لە بیرەوەریەکانم. بەڵێ زۆر باشە مامۆسایەمە حەزەکەی پشوویەگەین و دوایی درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەم وەردەدەین لەگەڵ کاک خەسە و جاپ. کا خەسە و ساڵی 75 کە نەکسە بێت چۆن ساڵی 1975 بەڵێ کە شۆڕشی کورد نەکسەی بەسەلایەت دیارەوە و کاتە لە ئێران بوون کاک سالار و کاک سەردار و ئەمانە خەڵکانێ بوون کە نزیک بوون لە بنەماڵەی شاوە یاخود لە دەسەڵاتەوە زۆریش نزیک بوون بۆ مێژوو تۆ هیچ وەختێک بیستوتە لە زمانی ئەوانەوە کە باسی ئەو نەکسەیە کرابێ یاخود شتێکیان وتبێ کە بە کاک سالارەوانێ ئەوتوێت و خەڵکی تر نەیزانێ دەربارەی چی؟ دەربارەی ڕێکەوتنی حکوومەتی عراقی و حکوومەتی شاه ئەبەدەن ئەبەدەن ئەو مۆزوعە کەس پێی نەزانی تا بوو بەڵێ تا بوو و منی شێکێکم لەو سەرسامانەی کەوا سەرسام بوون کە چۆن ئەوانیش بەڵێ ئەوانیش وەک من جێی سەرسامی بوو هیچ کە نەک ئەوان هیچ کەسی تر لە ئێرانە نەیزەزانیەوە کەس نێزان کەس نەیەزانی هیچ کەس تا وەکو قومبلەیە تەخی چون ئەو ڕۆیشتنی شایە معلوم نەبووە کە اتفاق بکەن ئەسڵەن بەڵێ ینی خۆی لە پێش اتفاق نەکرا بووە بەڵام کە ڕۆیشت نەبووە لەوێ اتفاق کراوە جا ئەگەر شتێک 100% نەوێت چۆن خەڵکی تر بیزانی ئەسڵەن بەڵێ لە ساڵی هەفتا بەدواوە ئەوەی تۆ ئاگاداربی لە بینی مەسەلەن پارتی و بڵێن ماڵی مەلا مستەفا و کاک سەردار جاف و ئەوانە عێلاقە هەبوو هیچ پەیوەندی هەبوو بەڵێ عێلاقە هەبوو یعنی دانیشتن و قسەکردن هەبوو لەگەڵ یەکە بەڵێ عێلاقە هەبوو دوایەوە هەرچی ئەوانەی کە ناسراوی ناو شۆڕش بوون ئێمە عێلاقەمان لەگەڵیانە هەبووە یەکسیمان دەبینی شەونشینی و داوەت و ئەو جۆرە کارانە کراوە و عەلاقاتێکی مباشرمان لەگەڵیانە هەبووە. بەڵێ حەزم کرد لەسەر ئەو پەیوەندیە نزیکە ینی بە تایبەتی باسیەوە کرێکە لە یادی 2500 ساڵەیش دامەزاندنی بڵێن ئێرانە کاک سالار یەکێ بێ لەوانەی کە دەسەڕاستی شا بێت تەنانەت بڕوای ئەوەندە پێ بێ کە سەرپەرشتی هەموو میوانە عەرەب و وڵاتەکانەکە وانە ئەبەدە هەر کەسێ وتێتی شەکەری خواردەوە عنی شتیوانە بوو شتیوانی ئەبەدە ئطلاقاً سالار ئەسڵەن عەرەبی نەزانی عەرەبی باش نەزانی بەڵێ دوای ئەوە چی ئەحتیاج بە سالار کەواتە ینی ئەو وانی ینی ئەو ئەبەدەن شتیوانیە باشە من لەوە پێ بەدەم دە پەنجە بۆت مۆرەکەم کە شتیوانی کەشتیوانی باشە کاخەسە و چی هۆکارێک بوو کە ینی نزیکایەتی بنەماڵەیی بوو یاخود چی بوو کە کاک سەردار بوو بە زاوای ماڵی پێشەوە قازی محەممەد وەڵڵاهی ئێدی خۆی سەردار خواڵمانگرە ئینسانێکی فڕوو لە کوردایەتی بەڵێ شخصن علاقەیەکی جوانی هەبوو لەگەڵ قوتابیەکانە ئەوانەی کە لە کۆلێجی لە زانکۆوا بوون لەگەڵیا و ئەوانەی شار هەمویان بڕێکیان خەڵقی مەهاباد بوون بڕێکی خەڵکی سەدە بوون ئەمە لە حەقیقەتە ژنیێنانی سەردار بۆ مریەم خانمی قازی لە حاڵەتێکی با بڵێن وەکو حاڵەتێکی زۆر ئانی دەستی پێ کرد یعنی وەکو حاڵەتێکی فوجایی
و هەر ئەوەش خوشکێکی تریشی هەر بوو بە خێزانی داراجاف کە برای بچووکی سەردارجاف و خوشکێکی منیش ژنی عەلی قازیە پێشەوە یعنی تێکەڵی الان يعني بەری ئەو سێ زیواجی تقریبا لە 15 کوڕ و کچی گەنج هەن کە دایکیان لەوانەیە و باوکیان لە جاف کەواتە ئینەکە لە تارانەوە دەستی پێکردوانە بەڵێ پەیوەندیەکە بەڵێ زۆرتر عەلاقەکە میناخان مۆزاکە بوو لە حەقیقەت میناخانی ژنی پێشەوە حتا من سەرمەنا سەر میناخانم ڕۆژێک دەربارەی گۆرانی شعرەکانی وەفایی شیرین تەشی ئەڕێسێ وتی من شخصا خۆم زۆر معجبم بەو شێعرە ئەوەڵان و بە گۆرانیەکەیش دیسان میناخانەوەتی شیرین جوان نەبووە بەو شێوە وتمی عنی تۆ دیوتە وتی ئامن شیرینم دیوە وتی وەفاییشم دیوە وتی وەفایی مێزەرەکەیە کردە مەری برێک شەو بە ناو سابڵاخە ئەم گۆرانی شیرینەی ئەم شعرەیە خوێندەوە دەنگیشی زۆر خۆش بووە وەفایی وتی من ئەمەم لە بیر دێت جا من بۆ گێڕانەوە کە کەوتە بیرم کە فرسەتە بیگێڕمەوە ئەمەم لە میناخانی خێزانی پێشەوە بیستووە شەخسەر خۆم و ئێستش ئەم جیلە تازەیکەوە نیوان قازین و نیوان جافن کوڕ و کچی باشیان تیادایە خوامان کرد کاخەسەو لەگەڵ باسی ئەومان کرد بەڵام ڕادیۆ و تەلەڤیزۆنی ئێران هەبوو کاتە بە بەشی کوردیەکەی خەڵکانێکی زۆر وەکو مامۆستا شکوڵای بابان وەکو کاک مەسەدی خالەقی و کۆمەڵی خەڵکی تر کاریان تیا کرد ئێوە لەگەڵ ئەمانەیە عەلاقەتان چۆن لەگەڵ شکوڵای بابانە عەلاقە زۆر بەقووت بوو لەگەڵ ناوکەم لەبیر چووە ئەوانەی کە لە بەرنامەی پەروینی مشیروەزیروین زۆر عەلاقەمان من شەخسەن خۆمیش عەلاقەم بوو لەگەڵ ئەسعەدی نەقشبەندیە کە ئەویش هەر لەوێ کاری دەکرد ئەو ئەشخاصانەی کە کەمانگەرەکان لەگەڵ ئەوانیشە عەلاقەمان هەبوو دی ئەمانە هەر هەمووی هەرێکێ کۆشەیەکی ڕادیۆی کردماشان نەک تەلەڤیزیۆن ئەو وەختە نەبوو فقط ڕادیۆی کردماشان بە تایبەتی بەڵێ ڕاستە ئیزافە بۆ حەسەن زیرەکی ڕاستە کاخەسە تۆ ئاگاداری ئەوەی کە کاک سالار لە ناو پارتی پان ئێرانیزمی ئێرانی ئەندام بووە لە دوو پارتە ئەندام بووە پارتی ئێرانی نوێ و پارتی پان ئێرانیزمەکە نه ئەندام نەبووە بەڵام لایەنگیریان بووە مەلا جەمیلی شەروە خۆش بەیانی مەلا جەمیلی شەر ئەندام بووە یاخود لایەنگیر بووە بەڵێ ئەوێ کۆشەیەک بوو دەکرا ناوی کورد بێنی لەو حزبی پان ئێرانیسا دەکرا بە وەسیلەی عنوانی ئاریا مهریوە ناوی کورد بهێنرێت لەو منتەلەقەوە مەسەلەن یەکی وەک ڕۆژبەیانی یا سالارجاف لەگەڵیانە تێکەڵ بوو ئەی لەسەر ئەڵێن زۆر دژی چەپ و کۆمونیستەکان بووە شتی وایە خۆی ینی حاڵەتێکی ئەنسۆریەتی تیادا بوو کەوا هەر شتێک غەیری ئێرانی بێ ئەوان پەسەندیان نەدەکرد ئەڵبەتە ئەڵێن ئێرانی کەوا کوردی شەر بە ئێرانی ێزان بە بەو حیسابەی کەوا کورد ئێرانیە و نابێت کورد داوای حەق و مافی خۆی بکات
بەڵێ. کاکە تۆ ئێرانی من حتا لەو دوای هەڕۆژان مەقالەیەکم نووسی لە کەیهانی لەندەنی بەڵێ. ئەم مەسەلەم هێنا ئێوە 2000 ساڵ ئێوە برا گەورن ینی دوای لە سەردەمی هەخامنشیانەوە دوای هەڕۆژانی مات بەڵێ. کوردی بەدبەختیش برا بچووکە وەرە بێ بڕۆت دێهاتی کوردستان شقارتەی لێ دەگر دەگرێ لە فەقیری و هەژاری و نەداری و نەخۆندەواریە ئێدی ئەم برا گەورەی و برا بچووکیە تا ئێرا و بەس ئێمە مەسەلێکی کوردیمان هەیە دەڵێ پیاوێک دوو کوڕی هەبوو مرد برا گەورە و بە برا بچووکی و توتی منە من بڵاو کردەوە بەم شێوە وتی با دارایی باوکمان بەش بکەین وتی بە باشە کاکە فەرموو وتی ئەو گەماڵەوە کلکە ناتە سەر پشتی و حەپێنێ دەنگی ئەڵێ لە ناو ئەشکەوتایە ئەوە بۆ تۆ چی باش وتی ئەو ئەسفەل لە ڕوو لاوازە کەوا یاڵی وایە و پاوپەری وایە ئەوە بۆ من ئەو پشی لە چاوزیتە کە ئەمیاوێنێ هەرچی مشکێ خۆی دەشارێتەوە ئەوە بۆ تۆ ئەو مانگات چەق و لەڕ و بێڕەمەقا ئەوە بۆ من هەچی شتی ئەم خانوەی کە تیاداین لە زەویوە تا سەربان بۆ من لە سەربانەوە تا ئاسمان بۆ تۆ ئێدی بەس نییە 2500 ساڵەوە ئێوە برا گەورن تا ئێرا و بەس ئەوە بوو بە منتەلەقێک تەقریبەن زیاتر لە 50-60 کەس دەربارەی ئەو مۆزوعان نووسی بە چاکە و بەڕەدانەوە هەردووکیان ئەدی قەزمەوەی ئەمە کەوتەوە بێ کە بە داری ئێرانی بوون تەواو هیچ حسابی بۆ کورد نەکراوە لەوێ نەدەکرا لەوێ دەستەش ناکرێت لەوێ لە سەردەمی ڕووخانی شایە لە کاتێکە کە شا خەلیب و گڵۆڵەی کەوتبووە لێژی وەکو کورد دەڵێ بۆچی کاک سالار و کاک سەردار و ئەوان پشتیوانیان لە شا کرد مەسەڵە خۆپیشاندانیان کرد لە کرماشان خەڵکی تیا کوژرا هۆکاری ئەمە چی بوو ئەوان ئەوەندە پشقایم بوون کە شا خۆی ڕاگرێت و ناڕوە یا هۆکارەکە چی بوو؟ هۆکارەکە لە حەقیقەتە بەرنامەیەکی ساواک بوو بەڵێ ساواک ویستی کە جافەکان توش بکە ئێمەی جاف و موفقش بوو و ئەو چەند حادیسە ڕوویدا بەهەرحاڵ هەڵەیەکی سیاسی بوو لە حەقیقەتە کە ئەنجام درا لە پشتی پەردەوە یاریەکانە کرا و بەو شێوەیش نەبووکەوە خەڵکەکە بدانێ بەو شێوە ئەڕوا چۆن هەزاران کەس دەسەڵاتدار و ئەوانە تەرەفداری شا بوون بەڵام شا بۆ خۆی هیچ نەبوو بۆ خۆی هەڕۆژا بوو وەک بەشەرێک وەک ئینسانێک وەک بەشەرێک کەوا مەسەلێک هەیە کە لە ئێرانە پێڵن شاه سەڵتان حوسەینی سەفەوی جا ئەمە بە عنوانی شایەکی کە خۆی تاجەکەی خۆی کردە سەری ئەشرەفی ئەفغانی بۆک مەسەل ناوی دێننەوە من قەناعەتم هەیە ئەم شاه سوڵتان حوسەین لە شا محەممەد ڕەزا پەهلەوی ئازادتر بوو بەڵێ ئازادتر بوو کەواتە یعنی مەبەستەوەیە بڵێ هەندێک لە بەرپرسەکانی جاف کەوتنە ناو گەمەیەکەوە کە لیان نەزانی یاخود هەردووکیان لیان بزانایە کە توش نەهاتی
وەلو چی وا بەشداریش کرا باە لەو تەظاهوراتەیانە هەر بنەماڵی ئێمە هەر تووشە هات چون ئەشخاصێکی تریش تووش هاتوو کە هەر هیچ نەبوون و ئێعدامیش کرا. بەڵام خۆ ئەکرا مەسەلەن لەگەڵ حیزبی دیموکرات و کۆمەڵە و بزوتنەوەی ئیسلامیشە بوون بۆ لەگەڵ ئەمانەیە زوو تێکەڵ نەبوون یاخود پەیوەندیان بەوانەوە نەکرد. کارەکەی بوو وەزەکە هی ئەوە نەبوو کە دوایەوە ئەو زۆربەی و حیزبانە دوای هەر ڕۆژان کەوتنە نەشات پێشاو نەشاتیان نەبووە. باشە خاڵگە لە ئەوانەی کە وەکو ئەندام لە دەروی کوردستان دەرەوەی ئێران بوون شۆڕژگێر بوون ئەوانە حزبی دیموکراتی ئێران ئەشخاصێکی زۆری هەبووە کە ئەو کاتە لە دەرەوە بوون بەڵام لە ناوە وەک خەڵک وەک چەکدار وەکەوانە ئەو لە سەرەتاوە ئەوە نەبووە دوایەوە دروست بوو. چۆن کاکسالار چۆن کەوتە دەستی بڵێن پاسداران یاخود ئەوانەی کە هاتن سەر حکوم؟ سەرەرجام لەلایەن شاوە گیرا لەلایەن شاوە گیرا بڵێ چۆن لەلایەن شاوە گیرا خەتیانە بەرلەمانە لە بەرلەمانە حەبسیان کرد. بۆچی؟ ئەوەی کە تۆ ئەوەی شەر حەڵقەی دووهەمی پیلانەکە بوو. بەڵێ ئەخر شا بە چ تۆمەتێک بۆچی گرتیان ینی خۆ لەگەڵ شایە شا موجود نەبوو. بەڵێ شا کێ بوو شا موجود هەڕۆژا بوو مەبەستم ینی خۆی ناوە هەڕۆژا بوو بە هەموونەوە بەڵێ موجود نەبوو. جەماعەتێک کە تەعاملێکیانە کرد بە ناوی ئەوە وەکو فەرەح پەهلەوی وەکو خاڵۆزاکەی وەکو ئەم ئەشخاصانە بوون قەراریانەدا شا موجودیەتی لە دەستدا بوو. بەڵێ کاخەسە لە کاتی گرتنەکەیە خاڵخاڵی خۆی دادگایی کردووە ڕاستە؟ بەڵێ دادگایەکی خێرا و زووی ئەعدامکردن یا دادگایی نەبووە هەرەوەی قراررا و ئەعدام بکرێن کرانەوەتەنە. دادگای چی؟ دادگای وەکو دادگا سەورەکان کە تاریخی شۆرشەکان تۆیشە زانی و منیش دەیزانم کەوا محاکمی سێوری ئەوڵەکەی معلومە هەمووی بە چارەکە دەکەس ئەدامەکرد لێوە تا بڕۆیە دام لێوە تا بڕێدام. باشە خاڵخاڵی لە یادەوەریەکان یاڵێ کاکسالار وتێتی من 20,000 تمەنم هەیە بۆم بکەن بە خێر شتی وا هەیە؟ ڕاستە؟ یعنی ئەو هینێکی ئەوەندە ئیسلامی هەبوو ئیمانی بڕوا بەوە هەبوو حتا ساعتێکی ڕۆڵێکی لە دەستم باڵێ تاوان منیش لە بیرەوەریەکانیان خۆندمە تۆ وەکو جەناب باڵێ ئەڵێ ئەو ساعتم بۆ بکەنە خێر جا بۆیان کردووە بە خێریا وەڵای سەرەوە خۆیان و خوای خۆیان منیش ئەوم خۆندووە تۆ لە بیرەوەریەکانی خەڵقاڵیە. بەڵێ بەس کاخەسەوە بۆچی ئەوانەی کە هاتنە سەر حکوومەوە شۆڕژگێڕەکان بە خێرایی بۆچی ئەوەندە دژایەتی ئێوەیان کرد زۆر دژایەتیان کردن تەنانەت ئێوە ناچار بوون کە بە قاچاقی و بەهین بگەڕێنەوە بۆ عێراق و بۆ کوردستان؟ خۆی تەنها دژایەتی ئێمە نەدەکرا دژایەتی هەر کەسێکە پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی شا بۆ دژایەتی کراوە لەوە تەن و تێشتریش. ئێمەشی خۆت زانی شۆڕش دائیمەن لافاوی سەرەتاکەی بێ ئامانە بێڕەحمە زۆر کەسەیە بێگوناحە پێوە دەبێت زۆر کەسەیە گوناحکارە بۆی دەرەچێ زۆر کەسی ئەمە ئالێت و سیستەمی شۆڕشەکانە فەرموو مێژووی شۆڕشەکان بخوێنەرەوە بزانە چی هەنگامەیەک و چی خوێنێک هەڵساوە زۆر بەشیان بێگوناح لەو شۆڕشانە وشک و سەوت بە یەک دەسووتی ئێمەش تقریبەن بەو شێوە تووش هاتێ
کاخەسە تۆ بۆ خۆ لە بۆ نزیک خۆیان دوایەوە پەشیمان بوونەوەی بەڵێ بۆ خۆیان پەشیمان بوون کە نەدەبوو ئەوە بکرێ لەگەڵ ئێوە یا لەگەڵ خەڵکی تری لەگەڵ ئێمە من کارم بە بەڵێ. خەڵکی تر نییە بەڵێ یعنی هیچ دلیلێکتان هەیە بۆ ئەوەی کە پەیوەندیان پێوە کردوون پێشتر یا چۆن نەخێر بیستمانە بە شێوەی غێر مباشر بیستمانە بەڵێ کاخەسە ئەو ماوەی کە تۆ لە ئێران بووی لە نزیکەوە شاو فەرەح و ئەوانەت بینی من نیانم دیوە لە نزیکەوە بەڵێ شام نەبینیوە لە نزیکەوە فەرەحم دیوە فەرەحە دیوە دیوە با چ مناسەبەتێک چۆن وڵای سێر مناسەبەتی من ئەو عاشقی هونەر بوو بەڵێ خۆی کەلاسات بوو و گروپی زۆری هونەرمەندان دەیاندی و من شێکی کوونەوە باسی ئەوە کراوە کە فەرح لەگەڵ خەڵکی ترا دەستی تێکەڵاو کردووە پەیوەندی دەرەوەی بڵێن زەواجی هەبووە نازانم ئەنوە عشقال شتی تر باز دەکرێ ئەمانە وایە شتی وا هەیە گەلێ بێت ئەگەر تاریخی دەربارەکان بخوێنیتەوە زۆر زۆر شکی تەبیعیە بەڵێ جا منیش تەوسێتەکەم تۆ ڕۆمانی دەرباری من بخوێنەوە بەڵێ ئەو وەختە بە چاکی ئەزانی من ێستا حەز ناکەم ناوی هیچ کەسێ بێنم بەڵام فەرم و تەشی ببە ڕۆمانی دەربار کە هەش بەرگە بەڵێ بڕۆ بیخوێنەوە ئەگەر نیتە هەر ئێستا دەدەمێ ئەوە فرسەتێکی باش ئەگەر نیتە هەر ئێستا دەدەمێ بەڵێ ئەوە بخوێنەوە تەواوی وەڵامی ئەو باشە. پرسیارانی جەنابتر لە ڕۆمانی باشە دەربار بەڵام هەبووە ڕاستەیە چییە وەکوتم ئالێت و سیستەمی دەربار بەڵێ دەرباریان هەروە بووە لە مێژووە باسی ئەم شای ئەخیرەکەین ئەخیرشا نەگەوانی پێشوو دەخۆ بە تاکید هەبووە بەڵێ هەبووە هەبووە کاک خەسۆ من سپاس دەکەم ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی زیاتر ئەو کار و چالاکیانی کە لە عێراق بە تایبەتی لە بەغا و لە کوردستان و لە دوای ڕوخانی سەدامیش تۆ کۆمەڵێشتی ترت کردووە کە تایبەتن ئێمە باسی ئەوە نەژەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینا کۆتایی ئەڵقەیەم جارەی پەنجەمۆڵکە لەگەڵ مامۆستا خەسەوجا بوو لە ئەڵقەی داهاتوودا لەگەڵتانە بین و پێکەوە پڕۆمەی ئەڵقەی داهاتوو دەبین لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد لەگە وەزیری ڕۆشنبیری لەتیف موسەیف جاسم علاقە چۆن حکوومەتی عێراق درۆی لەگەڵ ئێمە کرد ئەو وعدانەی دابوو هیچی ئەنجام نەدا تۆڵی بۆنی کتێب لە بۆنی ژن خۆشترە بەڵام حەزیش لە ژن هەبووە 14 ساعت یا خوێنمەوە یا دەنووسم ئێستا تووشی کەمەردەرد هاتوو ناتوان پێکرد تادی بکەم کاخەسە و لەگەڵ منە لەگەڵ کوردێکا قساکە کوردستانیە بەس لەگەڵ عەرەبێکا قساکە عێراقیە شانادیەکەم کە مەلایی بوو ئێستەش مەلایم شێخ جەعفەر دەستی تێدا هەبووە تۆ بەڵێ مەلاجەمید ڕاکشا بوو وایەری تەلیفۆنەکە لە مریان بوو